شارە دکێ سەر حسابێ خوینا کووردا سەر حسابێ خاکە کووردا و ئیشا دکێ و وا خراپە و وا تشتێ خراپ دکەیان ئێمە ئەم دبینن هەلەکە مەزنە تسوود ئەردۆغان را ژێ ناین بریارە ناودەولەتی و یا ئەمریکان دناودا و ڕوس دناودا جارەسەری کێشە سووری تەڤاییرە دەوێ سیاسی بێ دەوێ دانوستاندن و دیالۆگ و مەدەنی بێ لەشکری تجارە تشتێک نەک هەیە قوناغەکە تالی و سوود ژێ نەهاتنە وەرگرتن نەش بۆ سووریا و نەش بۆ دەردۆرە سووریا و کەسێ جیران و دەولەتێ هەرێمی ئانژی ئێ ناودەولەتی بریارە ناودەولەتی ئەوە جارەسەری سیاسیە ئەردۆغان دخوازێ ئیرادا ملەتێ کورد بشکێنێ دخوازێ بە مەهانە پەیەدێ نۆشاغەک شپەکەکەیە پەکێ شاغك جەکدارێ پەکەکەیە ئەمێ وا بشکێنن و ئەم قبول ناکن ئەم ئەو ناکن ئەڤە مەهانەنە ئەو دژاتیا ملەتێ کورد و قەدیا کوردی دکێ ژە دیرۆکێرە وەکە مستەفا کەمال ئاتاتورک و وەکە خوێندنە تورکا ژە قەدیا کوردی و چارەسەری ژێرە ژ بەدێلا گۆ ئێریشی عەفرینێ بکێ بە چەکداریە خوا بە سیلاح و چەکەی خوا و بە لەشکرێ خوا با چارەسەریە چێ بکەش قەدیا کوردیرە برا لێ ببینێ بێ چارەسەری چیەش قەدیا کوردی ژە تورکیارە 20 ملیۆن کورد و بێتر زێدەتر هەنە لە تورکیا قەدیا کوردی بنپێ کریە تشتێکی نێزیک نەبووە بە ڕاگهاندنەکێ ئانجی بە مالپەرەکێ ئانجی چەند ئەندامێ بەرلەمانەکێ ئانجی سەرپەیانی بەلەدینە ئان هەنەکە ولۆ ئەتیبار کریە نۆ قەدیا کوردی چارەسەر کریە ئێمە ئەم دبینن قەدیا کوردی نەوایە نێزیکبوون و چارەسەریە قەدیا کوردی نەولۆیە هەگەر ڕاست خۆدبینێ دۆستێ ملەتێ سووری تەڤایی دەوێ هەرەشێ لەشکەری پێک نەئێنێ بکار نەئێنێ دناو سینۆرێ سووریادا ئێمە ئەم دبینن تشتێکی خراپە تفێدەش کەسیرە تێدە تنەبژ هەموو بە هەموو شێوەی بە هەموو ئالیا بە خراپیەتێنێن باشە کاک جەدعان ئەگەر ڕێمەوەلات سوپاس دەکەم کاکۆزان عەفرین بۆ ینی باز لەوە کرێ گەر کۆبانێ تورکیا هەوڵیدا لە ڕێگەی داعشەوە کۆبانێ بخات بەڵام نەیتوانی ئێستا ئەوێ خۆی داخڵی عەفرین بێت عەفرین بۆ مەترسی لەسەر تورکیا چی عەفرین تاکو تورکیا و سوپای تورکیا ڕووکاتە عەفرین و ئەمە ترسیانەی لەسەر دروست بکات زۆر سپاس بۆ ئێوە و بوو میوانانە بووە هەموو تەماشاوانی هێژە سەبارەت بە پرسیاری ئێوە ئەوەیە بڕاستی عەفرین لەبەر ئەوەی شارێکی استراتیژی کوردیە و یەکەم شاری کە نزیکی ئەوروپا و نزیکی دەریای سپیە ئەمەشی استراتیژیەکی هەیە بوو دوارۆجی گەلی کورد بوو استراتیژی مافەکانی گەلی کورد هەروەها ئەردوغان بەخۆی اعترافی کرد لە کاتی کە هێزەکانی نرد بوو ناو ئودلب وتی ئێمە ڕێگامان کرد لە پرۆژەی ئەمریکا کە عەفرین بگاتە دەریای سپی و کیانێکی سیاسیوی ڕاگەوێن وەک ئێمە چۆن لە هەریمی کوردستان ئەو پرۆژەی دابشکردنی عێراق من تێکدا لێرەش پرۆژەی دابشکردنی سووریا و پارچەکردنی سووریا ئێمە تێک دەدەن کەواتە مەسلەی تورکیا مەسلە پرۆژەی نەتەوەی کووردە دۆزی نەتەوەی کووردە و بۆیە ئێوێ عەفرین بکە بە ئامانج لەبەر ئەوەی کاتی خۆ بە داعش دەکرد ئەمڕۆ داعشی نەما ئێستا ئێوێ بچ بکەی خۆی ڕاستەخۆ لەگەڵ جەبهەتە نەسرا و هەندێک قەلغانی فرات و ئەمانە بۆیش من دڵنیام سەرکەوتوو نابێ لەبەر ئەوەی مژاری عەفرین لە سەدا 95 کووردە جنیهان هەموو دەزانێ رووسیا خۆی لەوێ دەزانێ بۆیە رووسیاژی بڕاستی بێدەنگی رووسیا ئەمە وا نیشان دەکە کە رووسیا دەستی هەیە لەو پرۆژایە بەداخەوە ئێمە حەز ناکەن ئێستا زۆر لەسەر رووسیا وکەن لەبەر ئەوەی رووسیا بڕاستی ئەبێ خۆی ئاشکرا بکەێت نیەتی خۆی ئاشکرا بکەێت ئەگەر نیەتی خۆی ئاشکرا نەکێت لە بەرەمبەری ئەم جموجۆڵی ئەوەی لەشکری تورکیا کەواتە ئەوش بەشدارە ئەمە ڕاستیەکانە بۆیە ئێمە داوا دەکەن لە هەموو لایەک کە هەوڵ بدەن ڕاستیەکانی ئەم ئۆپراسیۆنی تورکیا لە دژی عەفرین بێناسن لەبەر ئەوەی نەڵێن فلان لایەن و فلان کەس و فلان ئەوە لەبەر ئەوەی هەرێمی کوردستان خۆی لەبەر چاوە ڕەفرەندۆمی هەرێمی کوردستان لەبەر چاوە چۆن تورکیا و ئەردوغان ئەوەندە دژایەتی کرد تا هەڵوەشاند یعنی بەڕاستی ڕۆلی
ئەردوغان لە تێکدانی ڕەوشی ئارامی کەرکووک و باشووری کوردستان لە دەرەجەی یەکەم بوو. کاکە هۆزان دەڵێن کەرکووک مەسەلەن بە پیلانی نێودەوڵەتی ئەم دۆخی ئەمڕۆی بەسەرهات ئەیانەوێ عەفرینیش ینی هەموو شارە استراتیجیەکانی کورد دۆخێک بەسەر بێنن کە بە کەڵکی کورد نێن استیفادەیان بۆ کورد نەبێ ئەمە تا چەند ڕاستە. خۆی منیش وا ئەڵێم منیش ئەڵێم ئەو شارانەی کوردی کە زۆر گرنگن و استراتیجی نەبوو دوڕۆژی کورد وەک کەرکووک و عەفرین ئەمانە لەژێر مەترسینە و زۆر لە هێزەکانی نێودەوڵەتی خۆیان نزیکی یەک دکن بوو تێکدانی ئەو استراتیژی کورد بۆیە ئەمڕۆ تورکیا لەگەڵ رووسیا ئیران ڕژیمی سووریا و زۆر لایەنی دیکە ئەمانە لە کۆنگرەی ستانە اتفاقیان کردووە ڕێکەوتونیان کردووە بۆ ئەوەی کە ئەم پرۆژەیە کە ئێستا تورکیا جموجۆڵ دەکات بڕوا بکە هیچ جموجۆڵێکی تورکیا بەبێ بڕیار و بەبێ پیلاننامەی ئستانە نەبووە. ئەمە خۆشی ئەڵێ تورکێش ئەڵێ جەبهەتە نەسڕەش ئەڵێ بناوی جێشل حرجی ئەڵێن هەمیان ئەڵێ ئەمە بڕیارەکانی لە ستانایە کە ئەم جموجۆڵە دەست پێ کرد. ئامادەکاری خەڵکی عەفرین چۆنە ینی خەڵکی عەفرین چ ئامادەکارێکیە بۆ ڕوبەڕووبوونەوە لە هەمبەری سوپای تورکیا ینی و هێزی ئامادەکراو لەوێ چۆنەوەکو ئەگەر ئەم حاڵەتە ڕووبدا خوا نەکردە. بڕاستی لە ڕووی لەشکریەوە ئامادە باشێکی باشەیە و لە ڕووی ڕێخستنیەوە خەڵک هەموو لایەنەکانی سیاسی کوردی لەوەیە یەکن یەکدەنگن هەوسانگن لە بەرامبەری ئەم ئێرشی تورکیا و جگەلەوە خەڵکی عەفرین تا ئێستا دەرنەچوونە هەندێک لایەنی تورکی ڕێگاندرگان تورکی ئەیان گوتن خەڵکی عەفرین یەن نەخێر ئەوانەی کە دەرەکەون ئەوانە عەرەبن کە هاتوبوون بۆ عەفرین وەکو پەنەبەر ئەوان جێگەی خۆیان ئەگۆڕن چەند بەرە حەلەب بەرەو ئەدلب بەڵام خەڵکی عەفرینی ئەسڵ و ڕەسەن هیچ دەرنەچوونە و ئەتوانم بڵێم ئێستا عەفرین لە ئەستێکی زۆر بەرزە ئامادەیە بەڵام عەفرین دژێتی کەسی نەکردووە تورکیا ناکات دژێتی هیچ کەسی ناکە عەفرین بەرەنگاری لە خۆی و لە سنووری خۆی و لە مافەکانی خۆی دەکا و لە ئارامی و استیقراری خۆی دەکا نەکو کەوەکو بەحەزەکەن ئەڵێن عەفرین مەترسیە لەسەر تورکیا خۆی ئەڵێ عەفرین مەترسیە بۆ مەترسیە لەبەرەوەی عەفرین نزیکی دەریای سپیە ئەوێ عەفرین بە خەجێ دەستی خۆی یا بگەڕێنە بۆ ڕژیمی سووریا ئێستا ئەوەش هەیە ئێستا رووسیا بێدەنگی خۆی نیشان دکە بوو ئەوەی فشار لەسەر عەفرین زۆر ببێ حکوومەتی عەفرینی ئیداری ذاتی خۆی بانگی ڕژیمی سووریا بکە کە ڕژیمی سووریا بێتەوە عەفرین و عەفرین لە مەترسی کوردستان و پرۆژەی کورد دوورکەوێ. زۆر باشە کاک زەدعانیانی هەڵوێستی ناکۆچێکە بوو لە نێوان ئەنەکەسە و پێدا ئێستا کە مەترسی کەوتۆتە سەر کوردستانیانی یاخود کوردانی عەفرین هەڵوێستی ئەنەکەسە و پێدا ئەبێت چۆن بێت چۆن بتوانن دەست لە ناودەست ڕوبەڕووی ئەم مەترسیانە ببنەوە. ئێمە دوێ قوناغێدا ترسی و خەتەرا مەزن سەر عەفرینێ و هەلمەتە و ئێریشە ئەردۆغان لەسەر خەڵکێمە و ملەتێمە ئەمکارن ناکوکیە خۆ نەها بشوون دەبدنێدا دناو مە و پەیەدێدا تەوی گۆ پەیەدێ بەردەوامە لەسەر واکێمایی و تشتێ خەرابێ گۆ ئەم دبینن لێ دوێ ئێریشە ترکادا ئێمە ئەم دبینن ئێریشەک سەر نەتەوا کووردە سەر ملەتێ کووردە نەگۆژ بەرگۆ پەیەدێ شاشیتیە و کێماییە و خراپیە ئالیە ئەنە کەسێ دەتکێش بەرڤەیەکی ئەف ئێریشتێسە ئەوە ڕاستیاوێ نینە و کەسیژی وا نەگوتیە مەترسیا گۆتێل سەر ملەتێ کورد و قەضیا کوردی سووریا دەوسەر خاکە کوردستانە سووریادا ji ber netewîya wê ye ne ji ber got peyedê rêveberiyê dibe ne ji ber got şaxeke ji pekekê ne ji ber got ehvalê me zîndana dene ne ji ber got baçe hene û ji ber got astingî hene û ji ber got baregê me girtine ew ne îşê vêne pê tune ye ev nekûkiyê me û peyedê em karin xûnaxeke dîde bi hevdûra bidin ji xwe got lêvegerekê çê bike baştir e aniha hepsê me kesê me zîndanê wê de berdê خەلکێ ئەجواکی خۆش چێ بکێم جەوەکی ببینێ گۆ ئەم کاربن بە هەورە دانوستاندنێ بکەن و ئەڤژی ئیسبات دەبێ ئەف ئێریشا ترکا لەسەر عەفرینێ و سەر غەیری وێنە ئیسبات دەبێ گەرەکە پەیەدێ ببینێ و ژڤێ سوود و دەرسا وەرگرێ
انه ام كرد همو بهفرت سفينه كيدنا جبدلاقو ام ناكوكيا زيده بكن جبدلاقو ام دوربونه زيده بكن جدابونه زيده بكن دناف خدا قرك ام نهيلن وام سرونن وهم تشتي هاي دناف مدى جهه دانوستاندنه وجهه چاره سريه تشتكي زحمت نينا جو چاره سر نبي دناف براي كردا لام انها في دعويل بيادين ناكن نها ملت مد مطرسيه وخطريه ديا خوازم نقطه كدي اما اشاره بي بكم الوستا بيادي سياسي قود بيجي ام از دبن دروش ما براتيا قلادا والامه الديمقراطيه دا كار دكم افايا بكار نهات انجي سود جي نهات نكتب سكناندن ايريش ومطرسي وخطره تركيا تشكيل دكي لسر بروجا بيادي شفاعات جير النكر لذلك ادبيجم جبرفينا ام فقرن لسر داخواز وبروجا نتوا كرد وما في كرد هندروي سوريا دا ام لسر صور بالسر بسكنن ام داخواز اخو بكنا ياك ام هلوست اخو بكنا ياك ويش مره باشتر بي وبهيستر بي وخورتر بي كاك زدعان بلا انها مطرسي لسر كردا ولسر نتوا كرد زورا مد دستي هفديا قرك امريكي لك هفن دجي في ايريشي راوستن نتشتكي ديبي بله يعني هيت هلويستي شي هلا هبوا لسياسه كردن لعفرين يعني لكانتونا كان كواي كرد بيت تركيا بين تسر عفرين يعني سياستي شي هلا هبوا يعني شي تردكرا بو قناعت بتركيا بكري يعني تركيا بوري تركيا هرنيتي شي دشمن كاراني هي اما ادبيجم تركيا المتا دجكارانه دكي بمنتوا كردرا ناكوكيه ما هنا كيمايي هنا شاشتيه بيادي هنا العفرينه وغير عفرينه اف خوندنا ما سياسي وايا بس نج سدما في خوندنا سياسي و انجي ناكوكيه ما بيادي في هلمتت كي از في دوباره دكم عفوا نه بيادي ترك ديجيتيا قوميه ونتوا كردكي ترك وكا كابنا بارستا تصرف دكي وكا مصطفى كمال اتاتورك بيشاوة ديجيتيا ملتي كرد وقضية كردي دكي او هنزيكي قضية كردي العفرينة دبي وملتي كرد نأيشي ارغانا بام العفرينة بچرنجي ريفابريه ببن انجي بچرنجي نزيكي اوبوزيسيوني ببن انجي بچرنجي جارسريا كيشا سوري بتفاي وجهه كرد بچرنجي تخوتي دبينن د سوريا نودا د دستورا نودا سوريا كنودا او ايشوي غرك دولتا ويبه دوله رولا خبلي زد الشرق الاوسط دا ناف دولتين زلهيز دا وهرمي دا بس ند سر حسابي ملتي كردو وجو ظلم زوري الكردا بكي جبوجو بس برجوانديه خوبيك بينج بر سياستا خوبيك بينج برجو بس انه دعوه بكي انه والله ام طوري عثمان ليما وازكارم سياستا عثمانيه بمشينم وكا وري بيراوي تشتو امجاد بافو كالي وانا ام وكا كرد اراده كرد ناشكه ملتي كرد بردوامه برخدان دبر ما في خدا دكي دبر خاكا خدا دكي هم مجبورن لكي لك هب سكن نبيدي تني تبي جو بيدي هشتيا جو برافاني سر عاليه تني دبي قبول نكريا كسا كي لك بسكنه افهل اف شاشتيه سياسينا ام كارن قناغه كديده بهبدوره بدنو دانوستان دنيل سربكن قال شام ديمولات كاكوزان يعني باز لو دكريك هلوستي كرد يكبت وباز دكا كيوان قليان زور لبيدا بلام ناتسارن امرو روبروي دجبنكاري ترك ببنوا او كونه برستي ترك ببنوا هلوستي ولا لم روانغيو اما جوكو هو بين الاجتماعي الديمقراطي السوري ك اما هر له البجاردن كان عفرين اما سيهامين اللي يستبون وزياتر ل دوصدو سي كرسي مان مدس هنا لهريمي عفرين بقشتي للشعب بتهيبت توانا بلا امش لقل اوانا كهمولا انا كان نزيكي يكببن لكاتي روداني هر ما ترسيك لسر هر نوچايكي روجاوي كردستان بيت ان با كوري سوريا بي اما لا بشكي ديكي كردستان بي اما همو
ماترسیە بوو دواڕۆژی گەلی کورد و دۆزی گەلی کورد بۆیە ئێمە لەگەڵ ئەوانە کە نزیکی یەک ببن گوت و پێش بکەن بەڵام یەک لێرە شتێک هەیە ینی ئێستا بوو نمونە برادرانی ئێمەی ئەنە کەسە دەستیان خۆش کە ئێستا هەم هەڵوێستی کە نیشان دەکات بەڵام لە ڕاستیەدا لە بەیانەمەدا نەمەندیە ینی بەو شێوایی ینی ئەوە ئەبێ لە بەیانەمەکان بە هەمان قسەی کە جدعان عەلی بێ بە هەمان بە بەیانەمەی ڕسمی بێ هەر خۆشتر دەبێت بەو شێوایی و جگەلەوە ئێمە بڕاستی لەگەڵ یەکڕێزینە یەکڕێزی نەبێ نەیارانی ئێمە تەمامی و بە تایبەت ئێستا تورکیا و ئێستا لە ناو تورکیاژی خۆتان ئەگادارن چەکدارانی سەر بە ئۆپۆزیسیۆنی سووریا ئەوە ئەڵێن ئێمە ئەچەند بۆ ئافرین هیچتان هەیە هیچ داواتە هەیە ئێمە ئەچەند بۆ ئافرین یعنی وەکو بە شێوەیەکی سیلڤی ئەگرن وێنە ئەگرن خوشحالی خۆیان ئەگرن ئەمەنەشی هەموو کاتی خۆ ڕژیمی سووریا لە حەلەب بوو لە شام هێنابوون بوو لای ئازاز و ئەوەنە ئێسش هێنن بوو ئافرین پێم وایە یەکڕێژی گەلی کورد نەتەنها بە قسەکردنی من و کاک جدعان لەسەر کەناڵەکایە ئەبێ استراتیژیە کە بێ ئەبێ بوو نمونە ئەنە کەسە تا ئەنە کەسە لە نەو ئەتیلافی سووری بە ئەو کاتە ئەنە کەسە ناتوانێت لەگەڵ لایەنی ڕۆژاوای کوردستان پەیەدا بە هەوپەیمان بە پارتیەکیتی بە پارتی پێشەڕوو بە پارتی دیکە بە ناتوانێت یەکی بکەوتانی بوو لەبەر ئەوەی ئەتیلافی سووری خۆی لە ژێر دەسەڵاتی ئیخوانەکاندایە ئەمڕۆ ئەوانش لەگەڵ ئەردوغانن بۆ نمونە ئەتیلافی سووری بە پێچەوەنەی کە جدعان قسە ئاکێ ئەڵێ ئێمە لەگەڵ ئەردوغانن بۆ پاکردنی عەفرین کەواتە ئەنە کەسەژی ئەندامە ئەنە کەسیژی بە پلەی دووەمە لە ئەتیلافی سووری کەواتە لێرە چی بێ من بڕاستی حەز دەکەم ئەمە بناسم ئەگەر کاک جدعان هەوڵ دەدێ با بەیاننامەیەکی لە ئەتیلافی سووری دەربخێنن بۆ ئەوەی کە ئێمەش لە ڕۆژاوای کوردستان هەوڵ بدەن لە یەکتر دانیشن و کێشەکانی خۆمە بڕاستی چارەسەر بکەن ئەگەر ئەم قسەیە کاک جدعان شوی بێ دەست خۆش ئەگەر ئەمان بەیاننامەیەک دەربکەن و بەڵێ بەو ڕەخنە لە ئەتیلافی سووری بگرن قسەکانی کاک جدعان من لەگەڵ قسەکانی ئەوم زۆر گرینگە کە ئێمە ئالوزیەکانی خۆمان کێشەکانی خۆمان بخن شوێنێک گرینگە ئەگەر ئەوان لەو حاڵەتە ناسکەدا لەو حاڵەتە حساسەدا کە ئەوان خۆیان بێبەری بکەن لە قسەکانی ئەتیلافی سووری بێنە پاڵ جەبهەی کوردی بەڕاستی ینی چەند کاریگەری دەبێت لەسەر ڕوونەوەی سوپای تورکیا ئەو کاتە هەڵوێستی هەموو کورد دەبێت هەڵوێستی کورد بەبی یەک و کورد هەڵوێستی عەرەبیشی قبوڵ ناکە عەرەبی شوفینەکان لە ناو ئێتیلاف سە ئێتیلاف پشتیوانی ئەردوغان دەکات زۆر لە چەکدارەکانی خۆیان هێناون کە ئەوان لە پێش ئارتێشی تورکیا ئێرشی بۆ ئەفرین بکەن کەواتە ئەو کاتێک کە یانە کەسەش خۆی ئینسیحاب بکە یا تەجبید بکە و بێتە لەگەڵ لایەنەکانی کوردی حەزەکەی لە هەر شوێنێک بێ لە هەولێر بێ لە سلێمانەی بێ لە قامیشتۆ بێ کێشەی نییە دانیشتنیان بکەن ئەو کاتە کێشەی نامین ئەو کاتە بەپێشەوەە عالەم تەماشا دەکێ ئەمە ئەنە کەسە زۆر کوردیاتی بوو فعلەن ئەنە کەسە دڵی لەسەر کوردە دڵی سەر کوردستانە و خاوەنی پرۆژەی نەتەوەیە و بە پرۆژەی نەتەوەی ئیش دەکە ئەگەر پرۆژەی کە جدعان باسی کرد کە پەیەدا پرۆژەی نەتەوەی نییە پرۆژەی ئەوەن نەتەوەیە بەڵام ئەوەن لە ناو ئەتیلافە کە ئەتیلاف بە هیچ شێوایی احتیراب بە کورد ناکات احتیراب بە مافی کورد ناکات بۆ نمونە لە کاتی کە ئەمریکا بەحسی دامەزراندنی سوپایەک بۆ ڕۆژاوای کوردستان کرد یەکەم لایەنی سووری لە پێش ڕژیم لە پێش ئەمیان ئەتیلافی سووری دژێتی کرد ڕازی نەبوو بۆیە باشە بەڵام ئێستا هەڵوێستەکانیان دژی کوردە ئەتیلاف بەڵام ئەتیلاف لە دژی کوردە و لەگەڵ داگیرکردنی ئەفرینە لەگەڵ ئەفرینە کاک جدعان ینی لە کاتێکدا ئێوە ئەندامی ئێتلافی سووری کاکۆزان بازدەوە دەکات ئێتلافی سووری دژایەتی ئەفرین دەکات تاوەڵێسە لەگەڵ ئەردۆغان ئێوە ڕۆژێکی زێڕینتان بۆ هاتۆتە پێشەوەکو و ئەڵێت ئەگەر بێت و بە بەیاننامەیەک خۆتان تەجبیدکەن لە ئێتلافی سووری
و بێنە پاڵ بەرەی کوردی ڕەنگە وەختە ببنە خاوەن پرۆژەیەکی نەتەوەیش ئێمە ئەم سیاسەتا خوا نەلگۆر شیرەتێ کاک هۆزان دێنن و پیلانە دێنە پێشیا خوا هەڤالێ مەد زیندانێ عەفرینێ دەنا و زیندانێ پەیادێ دەنا بەری هێلمەت و ئێریشە ترکە بارەگەی مە هاتنە گرتن و ڕۆتاندن بەری ئێریشە ترکە هەڤالێ مە سەرگۆم کردنە ji هەندروێ سووریا بەری ئێریشە ترکە ئیشێ ترکاش وێنا تنەیە ئێمە ئەس دخوازم خیتابە مە هەلوەستا مە ئەستاوێ بلند بێ کاک هۆزان دخوازێ مە ڤەگەڕێنێ بزیڤرێنێ ناکوکیە گو ئەم چاوە نیقاش بکەن بە هەفتوورە ئەڤە یەک ئاد دووە ئێمە ئەم دناv ئەتیلافە سووریدا بەلگەک دناv مە وادە هەیە 16 خال ئەمسەر بابرە تەفقینە دڕێە ئەتیلافە نەشتیمانیە سووریرە ئەم دگهێنە کۆنگر و کۆنفراسێ ناودەولەتی و ئەم قەدیا کوردی دگهێنە سەر ماسێ ناودەولەتی ئێگۆ چارەسەریە کێشا سووری پێشەڕۆژە سووری دانوستاندن لەسەر دەبێ ئەنجی بریار سەر تێنەستاندن ئەف دەبێ دەما گۆ تورکیا ئەعلان کردی گۆ ئەزێ ئێریشی سەر عەفرینێ بکەم مەدجا وەزارەتە خارجیە تورکی دیتیە وەکە ئەنجومانە کوردی شاندێ ئەنجومانێ مە وەزیرێ رووسیا دیتیە مە بەلگەکشیە مە کاغەتەک شیان دیە داخوازیەک شیان دیە ژ رووسیارە بەرپرسێ ئەمریکی دیتنە یێ ئن دیتنە دەبێ نزیکدا شەوێ دیتر کێ جڤاتێک نەمسە هەبوو ئەڤ ڕۆژی هەیە هەڤالێ مە لەسەر عەفرینێ دکێ خالەکە تایبەت ددێنێ سەر ماسێ دەبێ هون فشارێ بکەن ئەف دەولەتێ زنهێز و یۆئن لەسەر ترکا بکەن گۆ vê هەلمەتێن نەبێ سەری vê êrîşa xwe ya leşkerî rawestênê û vagefa bes li milletê me li Efrînê bixwe û ev ji vê metirsiyê derkeve û di rehet bibin enotê êrîşê leşkerî serwatin hene em ve kara dikin te bi şert heger peyadê xelkê me ji hebsê û zindana berdê ji bo got em bes ji etilafê derkevin ti rastiya vêna nîne li ser erdê ev ne cî nagire peyadê ez dîsa dobare dikim û takîd dikim ji kek hozan re proja wê ya netewiya Kurd tiştek daxwazê wê Kurd hindir wê Sûriya de tune ye bira bêjê kerem ki ser Kurdê peyadê derkevin serkirdê wana mesûlê wa derkevin bêjin em ji çareseriya qediya Kurdî di Sûriya de pêşeroja Sûrî vê em dixwazin bira ji me re destnîşan bikin de federaliya şemal Sûriya û umma dîmokratiya û biratiya gela ev çareseriya qediya Kurdî nedibirde ye û tiştek destnîşan nabe tê de kak hozan wê çêw êwê berê me vegerênê ser nakûkiyê me em dibêjin gereke di vê qûnaxê de ago Erdogan dîn bûye har bûye çavsor bûye zulmû û tehdê dixwaze milletê Kurd bike em dixwazin di we cêwî de rawestin êwî ew ê vegerênê wela bila ji îtilafê derkeve û bila nizanim çi bike û nabike نەگەلێکی مناسبە ئەف خیتابە ڤیرەنگی ئیتیلافە سووری کورسی ئانیە کاک جەدعان ئیتیلافە سووری نەهات گەل بەرژەوەندیا کوردادایە و دگەل بەرژەوەندیا ئەردۆغانیدایە لە گۆر کاغەتە مە بوارە تەوقیع کردی ئەوەک ئەنجومان و هەڤپەیمانە نەشتمانیە سووری لەگەل کوردایە مافێ کوردە ناو چارەسەرییا قەدیا سووری بتەڤایی بەڵێ ji Erdogan û bavê Erdogan bêhtir nêzîkî qediya Kurdî û milletê Kurd e û qediya Kurdî divê Cinêfa heşta de belge Riyada do de û Cinêfa heşta de qediya Kurdî qediyek serekeye di nivîsandin û kaxet û ew cara yekemîne belgek bi navê Kurd û qediya Kurd û milletê Kurd diçê in û ber û destê Umma Müttehîda دکەوێ ناو وەسائقێ وێدا gelek باشە سوپاس کاک جەدعان جارێکە دیکە دێمۆلات کاک هۆزان کاک جەدعان باز لەوە دەکات کە ئەوان لە ڕێگەی تیلافی سووریەوە وەرەقەیەی ناڕازیان گەیاندۆتە وەزیری تورکیا وەزیری رووسیا و کۆمەڵە کۆبوونەوە بەشدار بوون کێشەکانی ئەفرینیان بردۆتە سەرمێزی دانوستانەکان ئەمە و باز لەوە دەکات ئیتیلافی سووری دژایەتی کورد ناکە لەم قۆناغەدا چەند گریگە ئەمە بۆ کورد باشە ئەو ڕۆژ ئەتیلافی سووری خۆیان بەحسکردن کە چوون بۆ ئەمریکا بۆ ئەوەی کە ئەمریکا چەک نایە بە یەپەکێ و قەسەدێ هەسەدێ بۆ ئەوەی کە چەک بدێ باوەن ئەمە ئەتیلەف بەو شێوەی مانە چییە کە جگەلەوە
برادراني أنا كسا خوان انداما لو ائتلافي كايستا كبحثك ابو مسألة كرد ائتلاف بربرساني ائتلاف حزك من وكانش ببلم بدهان جاروتي انا كرد انسان نين حافظ اسد كرد بانسان اما بربرسي اوانا لقوتوبيجي نيو دولتي اما واقعا رياض زعبي خوي او قسايا قوتوا كسروكي واون حموا لنيونرتين او دولتي كذا شيء دانشتين عندك كواتا اگر رياض زعبي اگر بوشي وي قصابك ام بحثي كرد شي دك كبلي كرد انسانيه بشار اسد بو حقرته بو بيسي بو خرابي ني قوتوا كرد انسانيه وين قوتوا بلام جماعتي برادراني انا كسيكا خوان دوسي يكن وائتلافا همان روج شتي نشيرين بكردال على تيروريستن على بيشمركه تيروريستا يبقى تيروريستا اما بلغاجي انا تونم روجكي بلغاجي بوي وبيشان بدم كخوان بوشي ويقساكن وفيديو هيا قسكاني اولا نكو قسكاني منن بوي ائتلافي سوري دجمني راستقيني قلي كرد هم هنج لقال اردوغانا لدجي عفرين وخوان اعلان كردن الين ايما لدجي عفرين بوشي وي خباتكن لقال تركيا قسي خوينا بلام كاك جدعان ايستا او قسانا اكيب جواني واوانا بالراستي بداخوا لعمليوا با ايسا با دفاع لخوي كحقي خويتي با دفاع لائتلاف النكي لبروي ائتلاف عسكريه ائتلافي اخوانا كان لكاتي قتل عامي حلبشا او اخواننا تشابلو ريزان بو صدام حسين اللي داون مشتي وني صدام حسين كردو كاكا اساس شلون ايوين ما في قلي كرد اشكرا باشا امام ترسينيا اجر بوتشي يعني لاني شي كردي هر لانك بيت سبيني لقل ائتلاف يعني لقل دروي ائتلاف بيت بهنا كوتشيني ولا انا كردي كان والشرعيه بداتا داجير كاري وبلاماري سباي تركيا يعني اما دعاي ورقيه كنابه بو بدستي اردوغان يعني تركيا بلن او تالاني كردي هي اما رازيه كما هجوم كين يعني بلاماردين خوي اردوغان اتوانش تيكوب بلا همو دنيا جي دزاني هالبجاردان كان بون لو هالبجاردان كان لا كان السياسي لصار عرض اشكره بون وهريمي كردستان خوجي بشتاري انتخابات بو هالبجاردان كان بو وهروها روسيا امريكا اوروبا هميان بجدار بون انا كسي بجدار نبو او كواتا شرعيتي لصار عرض لدوي هالبجاردان كان اواني كلوينا بناوي اسا اداري ذاتي جگلوا فيدرالي آماده به او هالبجاردن كان يبو فيدرالي كاسا آماده كاري تذكر بو برلمانش اما للان زور عالم اسا امريكا واجي لمسألة عسكريه هنا امريكا اسا عليه ما بالدبلوماسي والسياسي لقال امانه ايش دكن وهاول ددن بو اويكا اما لدواروج هيزكي بو امان بكن بو بارسيني امان ونوتشيكي بو بارسيني امان بكن كوتا ائتلافي سوريش لدجي اوايا اسا بروجي كينا تويا اسا من برشال توش بكم بروجي روج اوي كردستان تويا يي انا كسينا تويا انا كسي لتانش تركيا لاسطنبول بو خويا دانشتنو وروج بروج بربرساني انا كسي من بعسي كاك جدعانك بكلاولير دانشوا قسي جوان دكي بلام بربرساني او يقورا اسا لسر العربيه الجزيره در اكون براشكاوي برواني لاردوغان دكن برواني لائتلاف دكن لدجي عفرين لدجي يعني سياسي رجاوي كردستان اما همو راسيا كان با ضلي يكتر خوش نكن اما بو ميجوغ ما قصبكن قسكاني من بو ميجوه نبو كسيكي شخصكي بو ضلي كس خوش بكم اما بو ميجو قساكم ائتلاف لقال كردنيه ائتلاف دجمني كرده ائتلاف اخوانه واخوان جي اردوغان جي نياري دوزي قالي كرده اما با ما قبول بكن يعني بو بيم ويا راسيا كان كاكزانا اويا كا برادراني انا كسا خوان واز لائتلاف بينن وبين او كاتا من دزانم اون خاوني بروجي نتوي كردن بلام لقال ائتلافن لبرو ايه ائتلاف بكرد اعترافي ناكا يعني اعترافي ناكا شون على ايه ما اتفاق ما كردو اتفاقي شي او كاك حزناك منه كان هر لسكرتي اون بعد كان الين ونيه تا اسا
اعترافي نبوة تا إسا اعتراف دوزي كرد نكرد ولا نو ائتلافي خوي لبرامبري أي چۆن دەمێنێتەوە ئەنە کەسە لە ناوی داگەر وایە کاکۆزان ینی ئەوانش خاوەنی پرۆژەیە چینەتەوەین ئەی چۆن ماونەتەوە لە ناو ئیتیلافە ئەوە کێشەیە یعنی ئەوە بڕاستی ئەگەر ئەوان بڕاستەقینە خاوەنی ئەو پرۆژە بەنا ائتلاف بە یەک دقە ئەوان قبول نەکرد بڕوا بکە ئێستا نمونەک ببینم لە کاتی کە ئێمە فدرالیمان ڕاگەاند هەروەها هێزەکانی سووریا دیموکراتیک بڕاستی هەندێک لە سەرکردەکانی ئەنە کەسە لە العربیە ئاشکرا ئەو کەسە وتیانە ئەمانە ناوچەی عربی داگیر دەکەن و ئەمانە ئێوێن سووریا پەرچە بکەن یعنی سووریا پەرچە بکەن کەواتە هێزەکانی سووریا دیموکراتیک ئەوێ سووریا پەرچە بکەن ئەمە برادێکی لە برادرانی ئەنە کەسە لەسەر لە عربیە ڤیدیۆ هەیە ئێمە توانن پێشان بدەن کەواتە چۆن کە دڵیان لەسەر پەرچەبوونی سووریایە چۆن پرۆژەی نەتەوەیە ئەم پرۆژەی نەتەوەی چۆنە تێنەگەیشتم پرۆژەی نەتەوەی چۆنیە زۆر باشە کاک هۆزان کاک جەدعانیانی بەو باس لەوە کە بەڕێستان زۆر نیشتە پرساش منەکە بێ لە پرساش منەکە بێ لە ئەز ئەوا خۆ بێژم بێت مدەنگی هۆزان کرد و تحملتش دگوتن ینی کەرم ئەوەلەن ئەvە دەبێت vê بزانێ ئیدارە ڕێبەبەریە پەیادێ نەشەرعیە شەرعیاوی بتڤنگەیە و زۆرەیە و بکۆتەکی دەسەلات بوویە دەسەلاتاوی ئستیلام کریەش بەشار الئەسەد دەبەرێ کوردی بڕێبە دەبێ خەلکێ مە ئانها ئاپۆ عەبدڕەحمان ئاپۆ زیندانێ عەفرینێدا چ دکێ ji ber çi zindana de ya ême dibêjim proja peyadê bi nisbet qediya Kurdî di Sûriya de tiştek têde nîne projeke vale ya Emerîkan wa bikar tênin weke leşker weke çekdar ji wara pêwîst e divê qunaxê de dijî Daeş pê bikar anîn قبول ناکن برنگێکی دی بوارە تەعاملێ بکەن نە سیاسی بوارە تەعاملێ دکن نە دیبلۆماسی بوارە تەعاملێ دکن خەلکێ مەیە سەرکردێ مە ئێمە ئەم گۆر بەلگەکێ بکاغەتەکێ دەرباسی ئێتیلافێ بوونە 16 خال دنامە وادەمە تەوقیع کریە حمل سەر قەدیا کوردی و ملەتێ کورد سووریادە کوردستانە سووریادەیە هۆزان خەلکێ دەڕەوچین دەرخێ جبرخوا دەڕەوا بکێ تشتا بێنێ سەر بێژە وەڵە فلانە ولۆ گوتیە بێبانە ولۆ گوتیە ئەف عایدێ ویە دیفاعی و بەرەفانیە دبەر پەیەدێ و پرۆژاوێ دەبکێ ئەف عایدێ عیبە تو سیاسەتمەداری ئێتا سیاسەتمەداری تڤی ڕەنگە ئەم دەبێژن ئەمێ بەحسا هەلمەت و عێریشە ترکا لەسەر کوردستانە سووریا سەر عەفرینێ بکەن تتێ بەحسا تشتێ ناکوکیە بچووک دکێت دامەدا بەرشار لەمە دەکێ بۆتناخۆدەژم ئەمێ خۆسەرە قەفێزن هۆزان ئێتا خیتاباتە گەلێکی لەوتی و گەماڕیە زمانێتە بێ احتیرامە بێ احتیرام نزیکی قەدیا کوردی ئەگەر باسی نەبەجبوری وەکەتە بەگەماری بکەم ئێتا دیفاعی دبەر پەیەدێ دەتکێش بەر گۆتە دیفاع لەگەڵ کەسی دخوازێ خۆبات ئەس لەگەڵ کەسی ناکەم دیفاع لەگەڵ ڕۆسیا دەکەم دیفاعی من لەگەڵ ڕۆسیە ئەس لەگەڵ ڕۆسیە دەکەم هەریمە کوردستانی بەخۆ هاتن حاضر بوون پرۆژە پەیەدا هەندروێ سووریادا پرۆژێ پەیەدە نینە پرۆژێ خۆسەریە دیموکراتیکە فەدرالیە ڕۆژاوای کوردستانی باکووری سووریا فەلسەفا پارتیکەیە فەلسەفا پارتیکێ نایە معناوێ کوردە ئێتا تەخۆپێفە گرێ دایاتە ولۆش خۆرە دیتیە مناسب 100 پیرۆز بێشتەرە ژمەرە ئەم وەکە خۆدی پرۆژە نەتەوە کورد هەندروێ سووریادا کوردستانە سووریادا ئەم نەوەکە تەتخوێنن برێکێ خۆنە ونە برێکێ خۆنە چێکە ئەم نەبرێکە ئەخوانا دخوێنن پارتیە کوردی لە سووریا هەبوون بەری ئەخوانە و بەری تو خودێ بدێ پارتیا کوردی لەگەڵ منە لەگەڵ ئیدارە زاتینە پارتیا کوردی لەگەڵ ئیدارە زاتینە ئیدارە زاتی فەلسەفا ئاپۆیە فەلسەفا ئاپۆجیایە فەلسەفا پارتیکێ دخوازێ بۆ حکمێ تڤنگێ بزۆرە تڤنگێ بەتەوعینە ئیرادامە بشکێنێ و داخوازە قەومی و نەتەوی هەندروێ سووریا دە بشکێنێ دخوازێ ئومە دیموقراتیە و براتیا گەلان و هەرێ ئیدلبێ و هەرێ دەرعای و هەرێ شەرقەل ئەوسەط سەرڕاست بکێ نە ئیشێ کوردیتیە پرۆژە پەیەدێت نەیە و ئەف هەلمەتە گۆنەها
ترک لەسەر عفرینێ دکن نەژبەر پرۆژا پەیەدەیە دژیتیا کوردیتیە دکن ئیشێوا بێتنەیە تێ بەسەلێ بزانە چه موقع قحري چه موقع عاجز بود تجبر ائتلاف ضد قحري يعني بر مخابن تجبر ائتلاف جبر اخوانا با من ايرشي سر اخوانا كري من راستا اخوانا اشكر كر من راستا اخوانا اشكر كر وزن عفريني بله تدفاع بله كي ا بروجا غوفاليش البرباني لبر راستيك هيا بالراستي هيا هريما كردستان بشتار بون تكاني بيجي هريما كردستان بشتار نبو تكاني بيجي هريما كردستان بالرسمي بشتاري البجارتنا نبو كاغوزان با استكاني طاوكا سيكس برلماني هرن كردستان چافدير بكن انجي هالبجارتنا بيادي غوكري هالبجارتنا بيادي صدين نوتو سي انيج بارتيا خوتنيرا ايتا نهات نراس دبيجي مول قاس كرسي انينا دشهبه دا نافي عفريني شهبه يا كرديا هوزان عفريني نافي كوباني فراتا هوزان عفريني نافي جزيره تحمد تشتي وهاتنا قهرتن حمد تشتي كردي قهرتنا تشتكي كردي تيدا تنايا عقلي خبلا ميجيت السريتا بهيجي بحجتها دبن بشت اخوانا دا ودبشت نزانم كدا واردوغان دا دجيتيا ملتي كردي وقضيه كرديت كيت سوريا دا بله كاك جدعان يعني لازم تبيتكرن لازم تبيتكرن دوي او ناكوكي نينا نينا جارك دي بين سرمسيا پەیەدەی لێفەگەرەکێش خۆرە چێکێ درێڤەبەریا خۆسە ڕاست بکێ هەموو کورد و نەتەوا کورد و داخوازێ کورد و هەلوەستا کورد ببێ یەک دەندروێ سووریا نوودە ji بۆ جهێ خۆت سووریا نوودە ببینن دەستورا سووری دەتەسبیت ببێ دەبێ ئەم هەلوەستا مە ئەم چاوە دۆستێ ملەتێ کورد زەحف بکەن و پەیدا بکەن و دژمنێ کورد کێم بکەن هەندروێ سووریادا ئەم نەزە زێدە بکەن بە داخواز و تشتێ خۆی گوهارن ئێشێت تا شغلێ هۆزان عفرینی لە دێرا زۆرێ چییە چێلوێ دێ شەڕێوا دکێ عفرین هۆزان عفرینی لە ڕقای چتکێ لە من بە چتکێ بەرێ خۆدای ئەدلب وێ چی بکەن ئەدلب دەبەرێ کوردیش مەرەمە بله كاك جدعانها برسكا جرينج هي برسكا مهم هي كاك جدعانها هون كو انجمن اجتماعيه كردي سوريا يعني كو انا كسد كارن بيجنا ائتلاف سوري كو برنامج درخن كو او بلامارا هوفيا تركيا بجبو سر عفريني بلامارا كان شرعيه ون دستوري ونيا صايه يا جهاني ويا مروفاتي جي هون دكارن ويكيب كان اما بله أنا كان جي ويدي تدرخصن كان جي ورقة دي تدرخصن وفد ائتلافي أنا هالنمسايا شفيدي تركي بسركردن ومسؤول وبربرسي ناف دولتي ايو انو اي امريكان و اي روسارا ايما ما دجارا روسيا ديتيا دفي دماني زيك دا اغو اي ريشا تركال سر عفريني راقهاندن ما دجارة وزارة خارجية تركي ديتيا ما أمريكان ديتنا أم بردوام هلوستا ما وداخوازا ما دفي دبيشيا ودروي أردوغان دا بسكنن نهيلن إيريشا خوا لسر كردا ودفري كردي جيبجي بكي وتعديل كردا بكي بله أم داخويانيا ما أنجماني دركتيا دوزده هايفي دهني جديسة داخوياني دركتيا هۆزان عفرینی نکارێ بخوێنێ ئان ناخوازێ ببینێ ئەو سالفەکە دیە ئێمە ئەم داخویانیە خۆ دەرتخن مووقفێ خۆی سیاسی دنە خویاکردن نەش بۆ گۆ هۆزان ڕازی ببێ نەش بێ پێدا ئەم دبینن ئەرکێ خۆیە نەتەوی ئەرکێ مەیە گۆ ئەم کار بن چاوە نێزیکی vê êrîşa tirka bibin ser deverê Kurdî كاك جدعان اگر او لفو تفقرين عركين دبلوماسيين هون دكان انجامك بدسخون نخستن بپژرا و ارتشا ترک پلامارا سر عفرینی دا هلوستا و لازمه تشببه يعني هلوستا و يعني هي عمليه سر صاحيه كاك براي عزيز اما ادبيجم ام بروجا ما وداخوازا ما وخباتا ما وام تشاوا قضيه كردي چارەسەر ببێت هەندروێ سووریا نودا و سووریاک نو دەستورا نودا
نەگرێدایە بە حملە ئەردۆغان ئانجی کێمە ئەحمەقیەوی و ئانجی شاشیتیەوی نات شتێک گوتکێ دەرحەقا کوردادا نەگرێدایە بە مەسەلا ئەتیلافێ هەگەر ئەتیلاف گەلێکی نێزیک ببێ ئان هەندێکی نێزیک ببێ معناوێ ئەنجومانە نیشتیمانیا کوردی وێ کارێ خۆ ڕاوەستێنێ وێ نکار بێ بکێ وێنزاچەوە نا ئێمە ئەم بەردەوام مەخۆ دیتیە جهێمەد ناو معارەدا سووری دەیە دهندر وێ سووریا و کێشا سووری وەختا هات دامەزران ئانجی چێ بوو ئەف نێزیکی 7 ساڵایە ڕژێم هەیە ئۆپۆزیسیۆن هەیە ئێمە ئەم لاف ئۆپۆزیسیۆنێ مەجێ خۆ دیتیە وەکە ئانە کەسێ گەلک باشە کاک جەدعان بۆ پرسا دوماهی ئەزدێمە جەمتە تەبایە سووری گەلک سوپاس کاک جەدعان بۆ پرسا دوماهی ئەزدێمە جەمتە کاکۆزان ینی کاک جەدعانش دەبێژە دەڵێت ئێمە هەوڵەکانمان بەردەوامە بۆ ئەوەی بتوانینەوە پەلاماری سەر عەفرین ڕابگرین ینی من وەکو ڕۆژنامەنووس ئەوەی بۆ من گرینگە ئەوەیە ڕەنگە سبەینێ تورکیا لە نێودەوڵەتی لە مەحفەلی نێودەوڵەتی بڵێ کورد لە ناوخۆیان ناکۆکن ئەگەر بەم شێوە بڕوە بەشێکی لەگەڵ نزیک بێ لەو بەشێکی دوور بێ لەو ئەمە شەرعێتێک بدا بە ئەو ینی هەمیشە کورد کە زەربەی پێکەوتووە زیانی پێکەوتووە لە ناوکۆچی نێوخۆیی بووە کاکە ئاماجان پێگەرد ئەتیلاف ئەچێتە بوو داگیرکردنی عەفرین بوو شەرعیەت داین بە عەفرین شەهید شەرعیەتێ بدێ بە تورکیا بوو داگیرکردنی عەفرین ئەتیلاف ئەوەک ئیش دەکا هەندێک لە برادرانی ئەنا کچە خۆیان بە ئێمە گوتونە هەندێک بەخۆیان بێ گوت هەندێک خودی وجدانن هەندێک خودی پرۆژەنە خودی پرۆژا کوردی ڕاستینە نەگو وەکو برادر ئێستا بەحسی کردکۆ نزانم فلان و فلان بەڕاستیژی بێت بڵێم هەندی لە برادرانی ئەنا کەسێ زۆر وجدانینە و ڕاستیەکان ئەڵێن ئەو وەفدەی کە ئێستا بەحسەکە ئەو وەفدە لە دژی عەفرینە ئەو وەفدە ئەچێ بوو لای عالەم ئەڵێ بەڵێ بەڵێ ئەمە پەیەدەیە پەیەدە سەر بە پەکەکەیە پەکەکە لە دژی تورکیا شار دەکە بەو شێوایی ئێستا ئەوەنە چوونە بۆ ئەوەی کە هەموو ئەکەنەسی پەیەدە ئێستا ئەم برادەی تەماشەکە ئەبێ پەکە پەیەدە هەموو شتێکی پەیەدە بۆیە کە هەموو شتێکی پەیەدە خطابات يا ببختية يا تهما بكي على طول تهما بهبالي خوفا مقابلي خوفا بكي تنزاني تشتي راس بيجي از راسيا جبو ديرو كده بيجم از راسيا جبو ديرو كده بيجم او وفدي ائتلاف تبدا شاشه او وفدي اخوانا خوشاش بيجي تشتي برافاجي بيجي اخوان المسلمين تشتي برافاجي كسي برافاجي بيجي تسر ائتلاف برافاني لاخوان مكه برافاني لاخوان مكه ابدا تشتي وزان عفريني تشتي راس برافاني لاخوان مكه عم تشتي نراس بيجي برافاني لاخوان مكه برجري لاخوان مكه كاكا برافانيه نلاخواناتك تبرافانيه لاخوان مكه استا من وفد ما يقول هال نبسه دفاعي وبرافانيه تبر عفرينه دتكيو دانيا سر ما صاقفتو قوي نابي تركيا ايريشا اخوا من جبوب بلا انا ماشي حزه كم اشكره بكم كاك زدعان شكرا حزه كم بوبا بلا هو انا ماشي اشكره بكم نابي ببقيابكي نابي ضروابكي كاك زدعان شكرا ما خورا تجال عشيره قبول ناكم في رنجي هاني بيانا ما قبول نابي كاك ليك داري ناكم ببقيا وضروابكي ذكرى ما خورا شي نابي ابدا دقيقه كاك زدعان كرم كاك دقيقه كاك زدعان ازيف قرم جمت او خوي تورا دكي بو خوي تورا كيشانيه بس كي سياسه مدار خوي تورا نكم بوشوا يعني بداخوا يعني سياسه مدار نابي وابي نابي وابي من الم يقرتنا كوردا جرينجا كاك يكي كاكا امانه تال ائتلاف در نچن امانه نتوانن خدمتي كردا بكن نتوانن دفاع العفرين بكن بار راسي با اما هناك او بيانمك بعسك من خندمه او بيانما من دعوه مكرد بالرسمي لإدارة ذاتي بخن نو كتابكي بو أوي لزانكوكاني عفرين لزانكوكاني رجاوة بلداهاتو بو خلقي إما بزانبه بخونن أنا كسي هلويسي شبو بو عفرين إسا خواسكا طبعا بكردا وهنا ماما كتشون لدجي يابقا او دكن يابقا وجماعتي ترويسكان ودولتي ترك كبي يكخال يعني شلون اشتكي وبي او بيانما بو شوي تشيا تو بياده وازلي بينا بياده تو يابقا علي عقلبا بو خوتان او تشقسيا تو شلون اشتكي اوادك يعني بوي اما دفاع النيه لعفرين امانه اقرد كان بو داقي كدني عفرين بالراسي من عليهم اوام من يعني وكو نكو من راسيا كان عليهم او بيانما بو شويه لبيانما كذا هاتوا ابي يا بقال عفرين عقلبا
ئەبێ عاقل بن چۆن شتێکی وایە ئەمە عاقل بن چۆن عاقل بن ینی منەوە تێ نەگەیشتم باشە چۆن پشتیوانیە کەم بەیەنەمە بوو پشتیوانی عفرینە تا ئەمانە من جارێکی دیکە ئەڵێم و بوو ئەم بەرادرانە ئەڵێم تا ئەمەە لە نەو ئیخوانەکاندا ئەندام بن ئەمە ناتوانن هاوکاری کورد بکەن ناتوانن پرۆژەی نیشتیمانی پرۆژەی نەتەوەی کورد جێبجێ بکەن ئەمە ڕاستیکە بۆچی عاجز دەبێ بۆ خۆی تووڕا دەکا بۆچی قسەی ناشیوا دەکا من پێم سێرە لەسەر کەناڵێکی بەو شێوایی ئەمە ئەو قسایانە بەو شێوایی من پێم سێرە ینی سیاسەمەدارک و خۆی بەسەرۆکی ئەنجومەنی ئانەکەچە بزان بێ و لەم دیداریدا قسەی ناشیوا بکەیت چۆن دەبێ ینی زۆر باشە کاک جەدعانیانی هاواریتە داواکاریت و ji bo xelkê Kurdistanê Başûrê Kurdistanê Bakurê Kurdistanê Rojavaya Kurdistanê yê hemî parçeyên Kurdistanê çin e ji bo hemî yekdest û bi hevra berengariya wê pelamara arteşa Türk bibin. Hozan Efrînî gokarî bê anha bêjê peyedê bêjê Abdirehman Apoş zîndana xwe derxin ji ber em karibin yekrêziya Kurdî biparêzin û cehda Efrînê xurt bikin û bihêlin xelkê wê bi heva werna girêdan û berevaniyê di ber devera xwe de bikin û beşekî ji Kurdistanê bikin. Ev ya di doa xuya dike Hozan Efrînî ti caran nikarê mêjiyê xwe serrast bike bi aliyê helwesta Kurdî bibe yek ser nakûkiya jiyana xwe derbas dike. Ê weke wîne nakûkiya Kurd dikin û gur dikin û agir pêve dikin û banê ser de dikin. Ez dibêjim heke rast terefê siyaya heke rast rewşenbîra heke rast diraghandinê de iş dike bira fişara xwe li ser peyedê bike xwe serrast bike aniha xelkê me zîndanê Efrînê de çi dikin? Ji bo çi zîndana de? Peyama Dumahiyê kak Zed'an Peyama Dumahiyê wextê min Dumahî bû hevdû bigirin divê em berevaniyê em berevaniyê di ber helwesta Kurdiya yek de bikin. Gelek spas daxwaz û mafê Kurd em tê de bikin. Gelek spas ji bo berêz Zed'an Elî seroka nûneratiya Encûmena Niştimaniya Kurdê Sûriyê li Herêma Kurdistanê Peyama Dumahî kak Hozan ji bo Kurdistanê ji bo her parçeyê Kurdistanê ji bo xelkê Kurdistanê çi ne ji bo berengarbûna artişa Tirkiye. Zor başa bû pirsiyarî welam tenha welameke min بو عبدالرحمن آپو من خۆم داوا لە حکوومەتی عفرین کرد و خێزانەکان هەمووی کەسوکاری لەگەڵ من قسەیان کردن و من ڕێگا من هەوڵمدا ڕێگا دیچ و هەودیتنی عبدالرحمن آپو بینی و سپاسی منیان کردن و با تەلەفۆنی بۆ خێزانەکەی بکە ئەگەر وایەوە نییە ئەگەر هۆزان عفرینی هاوکاری کردووە و ڕێگایە پێ بچێ بۆ پیاوەکەی خۆی ببینێت لە دوای ئەوەندە مانگ ئەگەر وان نییە بە ئەو کاتە مشکلە نییە. من واجب وەکودن بۆ مەسەلەی عفرینیش من داواکارم لە هەموو لایەنەکانی کوردی هەڵویستی خۆیان یەک بخن و هەروەها لە هەریمی کوردستان لە ڕۆژەڵات لە باکوور لە ئەوروپا ئێمە هەوڵ بدەن دەست بە چالاکی بکەن چالاکی دیموکراسی چالاکی مەدەنی بوو ئەوەی کە ئێمە خەوەنداری لە عفرین بکەن. گەلک سوپاس بۆ بەڕێز هۆزان ئەفرینی نوێنەری هاوپەیمانی نیشتیمانی دیموکراتی سووریا لە هەرێمی کوردستان و زەدعان عەلی سەرۆکی نوێنەراتی ئەنجومەنی نیشتیمانی کورد ئەنەکەسە بینەرانی خۆشەویست پانۆراما پێشکەشکرا تا بەرنامەی داهاتوو بەخواتانە سپێرین هەرشاد.